یەکەم شعرت بۆ چێ نووسی؟ نازانم بۆ شێم نووسیە من قەت شعرم واوەڕ نەگرتووە بەڵام تەجربە بوو ینی بدایەت بە چیرۆک دەستم پێکرد دوو چیرۆکی زۆر فاشل دوای ساڵی 93 یەکەم شعرم نووسی لە ڕۆژنامەی گەل بڵاو بووە دوای هەستم کرد کە شعرەکەم نووسی کە بڵاو بوو بە ترسەوە دەهاتمە ناو نووسەر و ئەدیب و ئەوانە بەس دواتر هەستم کرد هەموو دەستخۆشی لێ کردم ئەو بە هۆکارە کە جورئەت پێیا بکەم بنووسم بڵاوکەمەوە یەکەم شعرم بۆ چێ نووسی ڕەنگەوەم بیر نەماوێ بەڵام یەکەم ئەزمموی بڵاوبوونەوەی شعری من ئەگەڕێتەوە بۆ ساڵی 99 ئەو کاتە پەخشانێکم هەبوو لە ڕاستیدا بە پەخشان دەستم پێکرد لە گۆڤارێکی ئافرەتانە بڵاوم کردەوە دوای ئەوە دەستم کرد بە نووسینی شعر وردە تێکستی زۆرم هەبوو بەڵام نەئەکردەوە بەڵام ڕاستی بیرم نایە لە یادم نییە بۆ چێم نووسی ڕەنگە لە زەین مایە چێبوو بێ لەو کاتەیە بەڵام ئێستا بیرم نەمابێت تەنها یو قۆناغە بێ ئەویش ساڵی 99 تقریبا لە تەمەنی 7 ساڵیا بووم کە یەکەم تێکستم بڵاو کردەوە. ئایا جۆری شعرەکانت سیاسین یان ڕۆمانسی یان شێوازەکانی ترن؟ لەوانەیە هەمووی تێدابی بەڵام یەک لەوانەمە 19 دیوانم چاپرێت تا ئێستا هیچ شعرێکی من ناوی کوردستانی تێدانە هیچ شعرێکی من ناوی حزبی تێدانە ناوی سەرکردەش تێدانە ئەمن شعر بۆ ئینسانیەت دەنووسم بۆ خۆشەویستی دەنووسم بۆ عشق دەنووسم نووسینیش ئەوە نیە وەڵا بڕیارمدا ئاوا دەنووسم بەو شێوەی دەنووسم نا ئەوەی لە ئەحساسی من هەیە لە ناوی من هەیە من ئەوانم نووسیوە ئەوانشم بڵاو کردوتەوە من خۆم لە شعری سیاسیا نابینمەوە بەڕاستی تا ئێستا شعری سیاسیم نییە شعری نیشتیمانیم هەیە بەزەوە ناچێتە قالبی سیاسیە بەڕاستی چونکە نیشتیمان بوونی ئینسان شوناسی ئینسان نیشتیمانەکەیەتی لەبەرەوە هەمومان پابندین بەوە و بەڕاستیش بتێ و نەتەوێ نیشتیمان وەک عشقێک لە ناوماندایە بە بەردەوامی هەڵدەقوڵە و تۆ دەبێ هەڵی ڕێژیت شعری ڕەواسیم هەیە شعری عاشقانم هەیە و شعرم هەیە لەسەر ئافرەت شعرم هەیە لەسەر کێشە کۆڵایەتەکانی ئافرەت بۆ نمونە خەتەنە کە ڕەنگە بە مباشر لەگە شعرەکەیە نێڵێن بەڵام ئەگەر کەسێک بخوێنێتەوە ئەزانێت کە بۆچی نووسیوە شعرەکانی من شعری حوڕن بێگومان دەقی درێژیشم هەیە وە قەسیدە شعری واڵام هەیە و هەروەها شعری کورتیشم هەیە چەند شعری لیریکت بۆ گۆرانی بێژان نووسیوە؟ لەوانەیە شعرێک دوو شعر گەنجە کردیانە گۆرانی بەڵام ئەمن ئەو توانایام نییە شعری لێرچی بنووسم چکە برادراندی زۆر لە من باشتر و جوانتر دەنووسن من خۆم لە قەرەی شعری لیرکوانە نەداوە تا ئێستا توانام نەبووە نەمتوانیوە بڕوان پێ نەبووە چکە شعر لای من دیوەشترە من لەوانەیە زۆرمان شعر دەنووسین من ئەگەر شانازێک بە خۆم بکەم بە کەس ناچم بەس بە خۆم دەچم ینی ئەوەی لە نزیکەوە شعرەکانی بینی بخوێن بیتەوە ئەگەر نامیشی لە سەلابەی دەزانیەوە شعری بێ کەسە ئەمن زیاتر تایبەتمەندێک لە شعرەکانە ئەمە زیاتر شعری ئینسانی و ژن بە ژمارەیەک هاتووە من ئیشم زیاتر لەسەر ژن کردووە ژن وەکو ئینسان یەک هەوڵی سەرنەکەوتوم هەیە یەک هەوڵم هەیە بەستیای سەرکەوتونە بووم بۆ وازمێنە چونکە خۆم لە ئاستایە نابینی بتوانم شعری لیریک بنووسم بەڕاستی بۆ ئەوەندەی نووسەرە بیانەکان نووسینەکانیان وەردەجێردرێتەوە بۆ سەر زمانی کوردی نووسینی نووسەرە کوردەکان بە پێچەوانەوە وەرناجێردرێت بەڕای من هۆکار نووسەر نییە هۆکار موەسساتی وڵاتەیە گرنگی پێنادا مەسەن تو دایان دام و دەستگای ڕۆشەمیریت هەیە وەزارەتی ڕۆشەمیریت هەیە سندیکا و یەکێتی نووسەران ئەوت هەیە ئەو ئەرچیوانە بێن بە موەسسە بکرێ ینی چۆن ئەمە جاران دەستگای وەرجێڕان هەبوو کە وەزارەت و کۆمەڵک موەسسەیان کرد بەس شتی دەریان تەرجەمە دەکرد بۆ کوردی دەبا پێچەوانە کۆشە بێ کوردیش تەرجەمە بکەی بۆیتر ئەو خەلەلەکە لە موەسساتە لە نووسەر نیە لە ئەدیب نییە یعنی تو کە زمانزان نەبی لە چێ تەرجەمە دەکەی ئێمە نەماتوانێ مەسەن نمونەکی زۆر بەسیط هەیە مەسەرەن بە تایبەتی ئەو 20 خسوور ساڵی پێش ئێستا زۆرترین وەفد دەهاتە کوردستان کە وەفد دێتە کوردستانە تو یەکەم شت یان تابلوێکی دەدێ یان لۆگۆیەکی حکومەت دەدێ ئەو لۆگۆیە ناڕوە یعنی چی لۆگۆی حکومەت دەدەیە ئەو وەفدەی دێ
ئەگەر بەهات بە مقابلەوەی کەوە دەکدێت و بتوانانی مجموعەك دیوانی شعری یان ڕۆمان یان چیرۆک تەرجەمە بکەی بیاندەیە هەم جێی دەگری هەم دەتوانێت خەلە لەشتر هەر لەو بوارە تیراژی کتێب کەمە ڕاستە کتێب تەرجەمەکرا بە ئینگلیزی بەس 500 دانە تەرجەمەکرا تو ناکری لەو جوغرافی گەورە و 500 دانیان 1000 دانە لەوە تێپەڕ نەکردیا حتا مەسەلەن مەگەل لە پاڵ خۆمان مەسەلەنەوە عێراقەوە سووریا خۆ دوو وڵاتن جیرانمانن شتی کوری تەرجەمە عەرەبیش ناکرێ زۆر کەم دەکرێت زۆر کەم ئەویش چەند ناوەکن و دووبارە دەبنەوە بۆ تورکی بۆ فارسی ئەوە شەرکەم یا تو نەتوانێت زیرانیەکان ئاشنا بکە بە نووسینی خۆت بەڵام ئەوان ئاشنان بە تۆ تۆمیان دەناسی بەسەوان تو ناناسن ئەوە پێم وایە پێویستی بە دەستگایەکی وەرژێڕان هەیە ئەو دەتوانین قازیەوە بکە ئەم خەلەلەکەوا دەبێت